سڵاوتان لەبێ فەرموونی و کورتێک لە هەواڵەکان. سەرلەبانی ئەمڕۆ تەرمی گەنجە کوژراوەکەی سێ سادە بە خاکسپێرا و بەرپرسە ئیدارەکانی قەزاکەش ئامادەی مەراسمی بە خاکسپاردنەکەی نەبوون. برایەکی ڕایگەیان ئەگەر بەرپرسانی ئیداری وەڵامی خۆپشاندەرانیان بدایەتەوە براکەی ئەوان نەدەکوژرا. دوایەوەی دوێنێ بەهۆی خۆپشاندانەکانی قەزای سێ سادە ئێزەمنەکانی ئەو قەزایە تەقیان لە خۆپشاندەران کرد. گەنجێک بە ناوی بڕیار حەسەن گولەیەک بەرسەری کەوتو دواتر لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی گیانی لەدەستدا. دوای بە خاکسپاردنی تەرمی بڕیار حەسەن لە گۆڕستانی سێ سادە هاوڵاتیانی قەزایە جارێکی تر خۆپشاندانیان دەست پێ کردەوە. بۆ بڵاوپێکردنیشان گازی فرمێسک ڕێژ لەلایەن هێزەمنیەکانە بەکارهێنرا. لە ئێستاشدا شەڕ لە نێوان هێزەمنیەکان و خۆپشاندەراندا بەردەوامە. بەهۆی بەکارهێنانی گازی فرمێسک ڕێژەوە 32 کەس لە خۆپشاندەران و هێزەمنیەکان ڕەوانەی نەخۆشخانە کراون. دوای بەنجومەنی وەزیرانی عێراق بە زۆرینەیەی دەنگ بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجەی پەسەندکرد خایمخامی هەڵەبجە ئاشکرای کرد ئامادەکاری بۆ بڕیارە کراوە و چاوەڕێن پەرلەمانی عێراق بڕیارەکە پەسەند بکات. گۆرانەدەم خایمخامی هەڵەبجە لە لێدوانێکی تایبەتدا بەیانناردی ڕاگەیان هاوڵاتیان و لایەنە پەیوەندیدارەکانی هەڵەبجە لە چاوەڕوانی پەسەندکردنی بڕیارەکەدان لەلایەن پەرلەمانی عێراقەوە. کۆمیسیۆنی باڵای کاروباری پەنابەرانی سەر بە نەتەوەی گرتوەکان ڕایگەیاند ژمارەی ئەو پەنابەرە سووریانەی کە لە ماوەی ساڵی 2013دا ناویان تۆمارکراوە لە 500,000ەوە بۆ زیاتر لە 2,300,000 پەنابەر بەرز بۆتەوە. کۆمیسیۆنەکە ئاماژەی بۆش کردووە کە دۆخەکە مەترسیدار بوو پێویستە لەسەر ئاژانسانی دەوڵەتیەکان توانایەکی زۆر بخەنەگەر بۆ باوەناوچوونی پەنابەرەکان کە 1,200,000یان منداڵن. ڕێزگاکانی ڕاگەیاندنی لوبنان ئەشکرایان کرد بۆەوەی تەقینەوەیکی گەورەوە کە لە ڕێگەی ئۆتۆمبیلی بۆمڕشکراوە لە باشووری شاری بێروت ئەنجامدرا 5 کەس کوژان و 10 کەسی دیکەش بریندار بوون. کەناڵی مەناری لوبنانی ڕێگەیان ئۆتۆمبیلە بۆمڕشکراوەکە لە گەڕێکی حەریق لە باشووری بێروت تەخیوەتەوە کە ناوچەیەکی بازرگانیە و بارگەی پێشووی کەناڵی مەناری سەر بە حیزبوڵا بووە و تیشی سەرکردەیەکی حیزبەکە زیانیان بەرنەکەوتووە. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامەران.